ئێمە لە ئێرانەواتین بۆ کەفری بۆ ئەم ئیشی بنکەشی ئەمە ئیشی زەریفکاریە ئەمە ئیشێکی باشە هیچ کەسێ ناتوانێت ئەم ئیشە بکە ئەم ئیشە ئیشی زەریفیە لە کامێرانەواتوین ئەمە بەم ماڵە ئەیکێشین و بە ئەو فڵچەی ئەین و ئیشەکە جوان دەرتێت بە چیمەنتۆی سپی و خومرەس بۆ خومرە و چیمەنتۆی سپی ئیش یەکەین ئیشەکەش دەرەجەیەک دەرتێت جوانکاریە ئێستای ئەم کارانە هەر لە ئەسڵا کەمە ئێستای ئەم کارانە ئۆسای ڕەحەتتر هاتووە ئیتر ئەم کارانە لە ناکەن و ئیسە ئێمە ئەیکەین لەناو ئەو گوندمانە لەوە چێ 150 دا 160 خانووە ئێمە دوو ئۆستامانتیایە من و ئەم پیاوە ئێمە تەنیا دوانی ئێمە ئیشی ئەمە ئەکەین ئەنێ ئەوەکانمان ئیشی کاشیە و ئیشی بەردە و ئیشی مەڕمەڕە و ئامانەسە ئێمە ئیشی بنکەشی ئەەکەین ئەمە دوو نوع سێ نوعی هەیە فتێڵەی هەیە سادەی هەیە هەروە بێتەوە بەڕاقی هەیە ئەمەی سەیتر ئەم نوع فرە باش نییە نوع باشتریشمان هەیە هەر لە بنکەشیە بۆتان ئینکەم نوعێکە پێی ئەڵێن بنکەشی فتێڵە بنکەشی فتێڵە وەکو هینە وەکو سۆندا ئاوەکو ئەمە ڕەشە هینی تێکێشین سۆندێکی تێکێشین لولەس هەر زۆر جوان دەرەچێت. یەکێ لەو شوێنوانێژە کە ئەمە کاسەرای کۆنی کفریە لە کاتی ئینگلیزەکان دروستکە ئەگرێتەوە تەمەنی بۆ 1970 1970 دەستی پێکریا و 1920 تەواو بوو لە یەکێ لە سەردانەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی تێیدا ئێمە داوامان لە جەنابی کرد کە ئەم شوێنە نۆژەن بگرێتەوە تاوکو و مێژوەکەمان نەفەوتێت خۆشبەختان ڕەزامەندیدا و بە پێی ئەو دەرخستەی کە ئێمە ئامادەمان کرد ڕەزامەندیدا و ئێستا ئێمە بە دوو قۆناغ دەستمان کرد بە ئیشکردن چونکم هەموو بینایە شوێنێکی شوێنواری لە کاتی نۆژەکە بە ئەوێ ڕاستە و خۆ فەرمانبەر و مختصین شوێنەواناس و ئەندازیاری شارستانیۆمانە سەرپەرشی بکەن ئێمەش خۆشبەختانە وەک یەکەم قۆناغمان تەواو کرد کە دروستکە ئەو دیوارانە ئەو شتانە کە ڕووخاو ئێستا لە مەرحەلەی کۆتاییان کە سپیکاری و دەرگا و پەنجەرەی کە ئەو پەنجەرە ئەو مادە کۆنەکە چۆن بیە وەک خۆی دروستیکەین ئێستا خۆشبەختانە لە مەرحەلەی کۆتایی و جوانکاریین وەک بنکەشە و باخچە و ئەو شتێرە کە کۆن چۆن بووە وەک خۆی ئەوێ دروستیکەینەوە. دواتر ئەم بیناکە ئینشاءڵڵا ئاوا دەورمانگە دوو مانگتە تەواو بوو لە کاتی تەواوبوونا هەم بەکاری دێنین بۆ فەرمانگەی شوێنواری کەفری و هەم مۆزەخانەیەکی لێ دروستەکەین و بەشێکشی ئەەکەینە کتێبخانەیەکی شوێنەواری